دێنێتەوە بۆ پێشکەشکردنی سیمینارێکی زیندەی. سیمیناری شۆمان تایبەت دەبێت بە پەروەردەکردنی ئەو گوڵانەی کەوا لە ماڵەوە یان لە ژوورەوە لەلایەن هاوڵاتیان هاونیشتیمانیان بەشێوەدەێنیان پەروەردە دەکرێن لەلایەن زۆر بەڕێز دکتۆرە جوان خضرڕەحمان کە مامۆستای زانکۆیە لە سڵاحەدین و پسپۆڕن لە زانستە ژینگەیەکان و سپۆڕێکەشی بریتیە لە ژەهری ڕووەک. لێرەوە بە ناوی دەستەی کارجێڕی گرین سکوڵ و بە ناوی ڕێکخراوی سروشتی کوردستان بەخێرهاتنێکی شایستەی بەڕێزیان دەکەین و زۆر سوپاسیان دەکەین بۆ بەخشینی کاتیان بەم سمینارە. بەڕێزان ئەوانەی نوێن لەم سمینارە و یەکەم جار لە بەشدار دەبن پێتان ڕادەگەین کەوە دوای تەواوبوونی سمینارەکە کە سمینارەکەمە ماوەی 40 تا 45 خولەکە دواتر ئێمە فۆرمێکی ئەلکترۆنی دادەنێن بۆ ئەوەی ناوتان تۆمار بکەن و بڕوانەمەتان بۆ دروست بکەین. دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا و ڕاگەیاندنی کەرەنتینە و وەستانی تەواوی جموجوڵەکان یەکەم پرۆژەی ژینگەی ئۆنلاین لەسەر ئاستی باشووری کوردستان و عێراق بە ناوی قوتابخانەی سەوز ڕاگەیەنرا. قوتابخانەی سەوز خوڵ و سیمینار و گفتوگۆ ژینگەیەکانی بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەبات. دەپرسین تا چەند قوتابخانەی سەوز توانیوێتی کە خزمەت بە ژینگە بکات و سوود بە بەشداربووەکانی بگەێنێت. تایبەت بەم پرسە دەچینە لای میوانەکانمان. بینەرمان بن. ڕێکخراوی سروشتی کوردستانەکەم بۆ ڕێخستنی ئەم دەرفەتە بە تایبەتی بۆ شخصی من کە من زیاتر بڵێن لەم بوارەیە بە زمانی عەرەبی ئیشەکەم ڕاستە جاروبارش لە ڕێگەی سۆشیال میدیاوە هەنێکشت بە کوردی بڵاوەکەمەوە، بەڵام ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئەوەی بگەڕێمەوە بۆ لای هاوپیشە و هاوڕێکانم و هەروەها ئەو قوتابخانەی سەوز یا گرین سکوڵ قوتابخانەیەکی ئۆنلاینی ژینگەیی قازانجنەویستە لە ڕێگەی ئینتەرنێتەوە بە شێوەی ئۆنلاین کار لەسەر پێگەیاندنی تاکو بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی دەکا. کاری قوتابخانەکە بریتیە لەکردنەوەی خولی ژینگەیی جۆراوجۆر و ڕێخستنی سیمینار و گفتوگۆی ژینگەیی. یعنی ئەوە نییە بەشی هەموو شتێ بکە، بەڵام هەوڵەیەم وڵامی ئەو پرسیارانە بەمەوە کە لە پانکارتەکە یادانراوە لە ڕێکلامەکە یادانراوە. یەکەم بابەتە ژینگەیەکانی ئێمە چین؟ ڕێکخراوی سروشتی کوردستان کە دامەزرا ڕێکخراوێکی قازانجنەویستە و کار لەسەر پێگەیاندن و پەروەردەکردنی تاکی کۆمەلگا ئەکا بۆ ئەوەی کە ژینگەکەمان بەرەو پێش بەرین. لە میانەی ئەوەدا ئێمە چەندین ڕاهێنەرمان هەیە و کادری پسپۆڕ و ئەزمون و مامۆستای زانکۆیان تیا و تاکو و ئاستی پرۆفیسۆریش کە کار لەسەر پێگەیاندنی تاک دەکەن بۆ ئەوەی کە ژینگەی کوردستان بەرەو پێش بەرین. ڕێکخراوی سروشتی کوردستان چەندین ڕاهێنەری مەیدانی هەیە کە سەردانی قوتابخانە و زانکۆ و پەیمانگاکان دەکەن کە خوڵ و سیمیناری ژینگەیی پێشکەشەکەن و کادری ژینگەیی پێدەگەێنن. هەروەها لە میانەی کاتی کۆرۆنادا کە هەموو مرۆڤەکان لە ماڵەوە بوون و هیچ ڕاهێنەرێک نەی دەتوانی بچێت سەردانی شوێنەکان بکەوە بەهۆی کەرەنتینەوە. ئێمە بیرمان لەوە کردەوە کە پرۆژەی گرین سکوڵ ڕابگەێنین کە گرین سکوڵیش سەر بە ڕێکخراوی سروشتی کوردستانە. پرۆژەیەکی ئۆنلاینی ژینگەییە کە لە سەرتاسەری کوردستانە لە هەموو پارێزگاکاندا فێرخوازمان هەیە و کۆمان کردوونەتەوە لەگەڵ ئەو ڕاهێنەرە بە ئەزمون و توانایانیان هەیە پێکەوە خولی ژینگەیی تۆمار ئەکەین لەگەڵ سیمیناریشدا. گرین سکوڵ لە 5/6/2020 دامەزرا. هەروەها گرین سکوڵ بەمانای قوتابخانەی سەوزێ. قوتابخانەی سەوز کۆمەڵێک خوڵ و سیمیناری ژینگەییە کە بە ئۆنلاین پێشکەش دەکرێت. هەروەها هیچ پاڵپشتێکی مادی نییە لەلایەن گرین سکوڵ، تەنها پاڵپشتی معنەویمان هەیە کە ئەویش کۆلێژی زانستە کشتوکاڵیەکانە کە ئەوانیش بە پاڵپشتە معنەویەکەیان کە مۆر و لۆگۆی خۆیان لەسەر شەهادەکانی گرین سکوڵ بەجێ دەهێڵن. گرین سکوڵ خۆی قوتابخانەی سەوز کە دروست بووە هەر پێشتیش باسم کرد بە شێوەیەکی ئۆنلاین بووە و لە ئازال بەردەوامە گرین سکوڵ کە لە ڕێگەی هەرێک لە بن ئەو بەڕێزانی کە ئیشی تیاکەن سروشتی کوردستان بووە لەگەڵ گرین سکوڵ خۆی کە کارزانە دەستخۆشیم هەیە بۆی و لە کاتێکیش هاتن پەیوەندیتان کرد بە کۆلێژی زانست ئەندەزیارە کشتوکاڵەکانەوە ئەوانش لە هەمان کاتەوە لایەنی ئەکادمی سەپۆرت و پشتگیری بەڕێستانن کەواتە ئەم سکوڵە
پشگیریەکی زۆری لە پشتەوەیە و هیوارم تەواو بەردەوام ببێت. اینجا کەی باسی گرین سکوڵەکەی هەموو گەشتاندنێکی بۆ هەر سەرچاوێکی زانستی 5,000 بەشدار بوو لی سوودمەند ئەبێ. ئەمە خۆی لەخوا ڕێژەیەکی زۆرە لەم پەیامەژینگەیی کە ئەگا بەگوێی هەر تاکێکی لەم ناوچەی کوردستانە و لە بەروی ئۆنلاینیشە هیچ تایبەتمەندێک نەکراوە بڵێ من لە سلەیمانی بەشدارم لە هەولێرم بەشدار نیمیان لە دووهۆکم ناتوانم یا بە هەمان شێوە. اینجا جیاوازێک نەکراوە لە نێوان شارەکان و ناوچەکانە واتە لە هەموو شوێنێک ڕاهێنەر و مامۆساکان ئەتوانن بێن بەشداریکەن کە خۆی ناوی سکوڵە و حتمەن کە تۆ ناوی سکوڵەنەی بە هەر تۆپیکێکەوە کاوتا بێ ئەو کەسانی لەوێ دەرسەڵێنەوە وانە پێشکەشەکەن کەسانی زانستی و خاوەن بڕوانامەی زانستی بن کە ئەو پەیامە زانستیە گێنە گوێگران و یاخو بینەرانی. بۆیە ئەوەی من تا ئێستا بینیمە هەرچێکی لە ناو گرین سکوڵ بووە کەسانی زانستی و ئەکادمی بوون کە هاتوون پرۆگرامەکانیان پێشکەش کردووە بەدەر لەمە کەسی زانستی و نە ئەکادمی نەبووە و هەر بۆشە بڕوانامە ئەبەخشرێت و بەو کەسانی بەشداری ئەەکەن چونکە کوم لەلایەن کەسانی ئەکادمیەوە جارێکی تر پرۆگرامەکان پێشکەشەکرێ هەر بۆیە تۆ ئەشتوانی بڕوانامە ببەخشی. ئەگەر کەسێکی ئەکادمی سەرچاوێکی زانستی نەگەێنێتە بەرامبەرەکەت تۆ مافی بەخشێنی بڕوانامە نامێنێت لەوێ کەواتە زانیارێکی تۆ تەواو تەندروست نییە لە ڕووی زانستیەوە. بۆیە ئەتوانم بڵێم بەڵێ بە تەواوەتی ئەوەی تا ئێستا من خۆم ینی هێنم کردبێ تابعام کردبێ کەسەکان هەمووی ئەکادمی و زانستی بوون حتا چەند کەسانێک نەمناسیون لە ڕێی پرۆگرامەکەی بەڕێستانەوە توانیمە ڕقەمیان وەربگرم پەیوەندیان پێوە بکەم و سەرچاوی تریان لێوەرگرم و بتوان پەیوەندێکی زانستیان لەگەڵا پێیاکەم. بابەتی ژینگەی بابەتێکە پەیوەندی بە بوونی ئێمەوە هەیە. بوونی ئێمە پەیوەستە بە ژینگەوە. زۆر جار بە هەڵە تێگەیشتنێک هەیە کە گوایە ئەوانەی کە لەسەر ژینگە ئەنووسنی تر جۆرێک لە پرێستیج و پەیوەندیان بە کێشەکانی ترەوە نییە و لەسەر سیاست قسە ناکەن و لەسەر دەسەڵات قسە ناکەن و لەسەر کێشەکان قسە ناکەن یعنی بە کوردەکەی بڵێن سەریان سووکە. من بە پێچەوانەوە ئەڵێم ئەگەر ڕۆژنامە نووسانی با بواری سیاست و هەروەها ئاسایش و ئابووری تووشی گیر و گرفت ببنەوە لەگەڵ دەسەڵات و لەگەڵ دەسەڵاتداران و لەگەڵ نیزامی سیاسی و لەگەڵ دەوڵەتە ئەوە ڕۆژنامە نووسان نەکتەنها لەم ڕۆژنامە نووسانی بواری ژینگە نەکتەنها لەم بوارەیەتیش و تووشی گیر و گرفتە بن بەڵکو لە بواری کۆمەڵایەتیشە تووشی گیر و گرفتە بن بۆ چونکە زۆر جار ئێمە لەسەر لە کاتی ئیشکردنا لەسەر فیل یعنی لەسەر لە ڕوبەری ئیشکردنا لەسەر حەقل توشمان ئەبێ بە زۆر بە کۆمەڵی ڕفتاری نابەجێەوە بەرامبەر بە ژینگە بەرامبەر بە ئاژەڵان بەرامبەر بە باڵندە و بەرامبەر بە مێرووەکان تۆ وەک ڕۆژنامە نووسێک یەیتە دەنگ کە یەیتە دەنگ ئەمە بەریەکەوتنێک دروستە بێ لەگەڵ کۆمەلگایە چونکە کۆمەلگای ئێمە لەبەر ئەوەی تا ئێستا یاسایەک نییە ئەم شتانە ڕێک بخە کۆمەلگای ئێمە گوێ بەم شتانە نایە لەم خاڵەیەوە طبیعی قوتابخانەی سەوز لە کاتێکە پێم وابێ دامەزراکە بابەتی سیمینارات و کەمپین و خولی ڕوبەڕوو تۆزە ئالۆز بوو بە حکمی ئەوەی بابەتی کەرەنتینە و کۆرۆنا هاتبوویە پێشەوە بۆیە لێرەیە یعنی ئەگەر قوتابخانەی سەوز نەبووایە بە بڕوای من فراقێکی گەورە دروستە بوو لە بابەتی هۆشیاری و گەشەپێدان لە بواری ژینگەیە بۆیە لە تەوقیدێکی زۆر باشە دروست بوو نەک بە من بە زۆر کەس خزمەتێکی زۆر گەورەی کرد و نەک تەنها سیمینارێک و خولێک و چەند دوان نووسیانی بەڵکو زۆربەی سیمینارەکانی زۆربەی خولەکانی ئەگەر لە هەر سیمینارێکە تەنها یەک خولەکی وای کردبێ بۆ نمونە هۆشیارێکی باش بە تاکێک کاریگەری زۆر گەورەی هەبووە چونکە دەیان و چەندین و سەدان سیمیناریان کردووە کە کاریگەری زۆر باشێ بێ من بۆ خۆم لە چەند سیمینارێکیان بەشداریم کردووە چەند خولێکیان بەشداریم کردووە کە بەڕاستی تێگەشتێکی باشتری یاوە بە من بۆ ژینگە ڕوانینێکی باشتری یاوە بە من بۆ پارێزگاریکردن لە ژینگە و توانیوێتی کاریگەری زۆر باش بکات لەوەی کە بۆ نمونە من هەنێشت لە ڕابردووە ڕەنگە هەر پێشتریش دۆستی ژینگە بوو بم بەڵام بە حکمی ئەوەی بۆ منە هۆشیاری ژینگەیم لە ئاسێکی باش نەبووە کە دۆستی ژینگەش بووم هەوڵمیەوە خزمەتی ژینگە بکەم بەڵام سەیرەکەی ڕێگارەکەم یا ڕێگاکەم هەڵە بووە لە ڕێی قوتابخانەی سەوزەوە چەند هەڵەیەک ڕاست کراوەتەوە لە ڕێی قوتابخانەی سەوزەوە یعنی زۆر هەنگاو نراوە کە بە گشتی شتێکی زۆر باش بوو بۆ ژینگە و کاریگەری زۆر باشی هەبووە بەگشتی من خۆم بەشداری زیاد لە 5 سیمیناری قوتابخانەی سەوزم کردووە وەک پێم وتی لە ڕابردووش من هەر دۆستی ژینگە بووم بەڵام
هەندێک کارم کردووە پێم وا بۆ خزمەتکردنە بە ژینگە هەندێک کارم کردووە بۆ منە ئاودانی درەختێ لە کاتێکی نەشیاوە پێم وا بۆ خزمەتکردنە بە ژینگە بەڵام لە ڕێی قوتابخانەی سەوز و لە ڕێی و سیمیناراتانەوە تێگەشتم کە بۆ منە یا کاتەکەی هەڵەبووە یا شێوازەکەی هەڵەبووە بنمونە ئەمەیەنەوە هەزاران هەڵی تر بۆ منە بۆ هەزاران گەنجی تر کەواتە بەڵێ قوتابخانەی سەوز کاریگەری زۆر زۆر باشی هەبووە سەبارەت بە ناسینی قوتابخانەی سەوز گرین سکوڵ وەکو ناسین بەڵێ من پێی ئاشنام لە ڕێی سۆشیال مدیا و کە هاوڕەکانم هەم لە زانکۆی سلێمانی و هەم لە ڕێکخراوە ژینگەیەکان بەشدارە بن تێیدا و خولیان تێدا بینیوە و ئەنجامی بەشداربوونەکانیشان هەر لە ڕێی سۆشیال میدیا وەرگرتوێتەوە بەڵام بۆ خۆم بەنسبەت خۆمەوە بەهۆی هەندێک کێشەی تەکنیکی ئەوانەوە لە ڕاستیدا نەمتوانیەوە یا دەرفەتم نەبووە بەشدار بم لە سیمینار و لە ئەو بابەتانی کە ئەوان پێشکەشیان کردووە بەڵام بڵین کارێکی زۆر باشەکەن کە بەو شێوازە ئەتوانن ڕۆشنبیری ژینگەیی بڵاو بکەنەوە و خەڵک پێ بگەێنن قوتابخانەی سەوز گرنگی دەدا بە هەموو بوارەکانی ژینگە لەوانە ئاو هەوا و خاک و ئاژەڵە کێویەکان و پەروەردەی ژینگەی و یاسا ژینگەییەکان گرنگی بە هەر هەمویان دەدات و خول و سیمینارمان لەسەر هەر هەمویان ئەنجام داوە سێ ئەپلیکیشن بەکاردێنین بۆ گەیاندنی باشترین سیمینار و خول بە بەشداربووەکانمان یەکێک لەو ئەپانە ئەپی تێلەگرامە کە بۆ خولەکانمان بەکاری ئەهێنین و ئەپی FFCC هەیە کە بۆ سیمینارەکانمان بەکاری دێنین و سەرڕای ئەوە ئێستا لە قوتابخانەی سەوز لە کڵاب هاوس هەموو مانگی جارێک مناقەشەیەکی ژینگەیی دەکەین لەگەڵ بەشداربووەکانماندا خولەکانمان لە هەموو مانگێکدا خولێک بەڕێوە دەبین. نەبوونی پەروەردەی ژینگەیی لە ناوەندەکانی خوێندن و خێزان و میدیا و نەبوونی هۆشیاری تاک بۆ پابندبوون بە یاستا ژینگەیەکان و زیادبوونی کێشە ژینگەیەکان هۆکاری سەرەکی دامەزرانی پرۆژەکە بووە. پرۆژەکەش لە کاتێکی گرنگ و هەستێردا ڕاگەێنراوە کاتێک کە تەواوی دانیشتوانی جیهان گیرۆدەی پەتای کۆرۆنا بوون و کەرەنتینە کرابوون. ڕێکخراوی سروشتی کوردستان وەک ڕێکخراوێکی دەستپێشخەری ژینگەیی لە ساڵی 2020 قوتابخانەی سەوزی وەک یەکەم پرۆژەی ئۆنلاینی ژینگەیی لەسەر ئەستی کوردستان و عێراق ڕاگەیاند. زۆڵم و توندوتیشێکی زۆر زۆرە یا کاتێک کە بچووکە بێت مناڵێکە لە ئەشێ نەزانەیە گەورەیەکە پەتێکە کاتە ملی ئەم سەگە قایشێکەکە وایرێک ئەکات ئەم پەتا کاتێکە ئەم سەگە گەورە ئەبێت وردە پەتەکە لەگەڵیا گەورە نابێت لە بەرەو ملی ئەبڕێتەوە و زۆر برینی بۆ دروستەکە و ئەبێتە ئیلتیهاباتێکی زۆر و دواتر زۆر ناڕەحەتە بێ هەندێک کاتەبێت هۆی بڕینی بۆری هەوا و سوورنجک و ئەندامەکانی ناوملی و ئەبێتە هۆی مردنی. حاڵەتێکی تر کە سەگەکانمان گرنگی بۆ ژینگە لە چەند خاڵێکە ئەبینێت و ئێمە تایبەتمەندی ژینگە دۆستان چیە ئەبێ کەمترین ئەو وەسایلانە بەکاربێنین کە هۆکارە بۆ پیسبوونی ژینگە. خۆم لە لای خۆم ئەوەی زۆر باشەزانم کە کاتێک لە هۆڵێکە 200 بۆ 300 کەس دانیشن گوێ لە پرۆگرامێکی ژینگەیە گرن بەڵام لە هەمان کاتە هیچ وەسیلەیەکی هاتوچۆ بەکار ناهێنین واتە ئێمە لێرە ئەگەر 300 کەس بکەیتە قاعەیەکەوە ئەم هەمان وانەی پێ بڵێ هەر نەفرێک سارێک ئۆتۆمبیلێک بەکارەهێنێت تاگاتە و جێگەیە کاتۆ 300 سیارەت خسۆتە کارەوە ئەو ڕۆژە تاکو بچیت لە ماوەی چارێکی 20 دقەیە پرۆگرامێکی ژینگەی بگەینیتە ئەم 300 کەسە کاتە ئێمە لە لایەکەوە چیمان کرد لایەنی ژینگەیمان پاراست وانە ئەوەی کە بڕێکی کەمترسی ئۆتیمان کردوتە ژینگەوە ئەمە زۆر باشە اینجا ژاوەژاوت کەم کردوتەوە لایەکترۆ تۆ 300 کەسەکەیتە قاعەیەکۆ ئەبێ ئاو خۆراک و پێویستی تریان بۆ دابین بکەیت ئەمە جارێکی تر دووبارە تۆ چیەکەیتەوە ئەو پێداویستی بەردەستیانی کە ناژینگەین زۆر کاتێمە لە کۆڕ کۆبنەوەکانمانە بە زۆریشتی پلاستیک بەکارەهێنرێت لە بەروی سەریعتر و ئاسانتر یەرمە دەستەوە بۆ جارێکتر ئەم لایەنە کەمەکەیتەوە ئەمە هۆکارێکی تری باشەکانێتی بەس بەڵام وەک وتم ئەبێ هەموو شێوازێکی ئەلکترۆنیش لە سنووری خۆیان بەکار بهێنرێت
من پێم خۆشە بوو ئەگەر لە وڵاتی ئێمە زیاتر ئیتر وردە بمانتوانایە ئەنتەرنێت و سوشیال میدیا و ئەپلیکیشنەکانمان بۆم ئیتیجاهانە بەکاربێنە کە ڕووی زانستی و پامێکی زانستی بگەێنێ بە کۆمەڵگات بۆ ئەنجامدانی هەر کارێک وە گەشتن بە ئەنجام لەو کارەیە چەند شتێک گرنگە یەکەم هەوڵدان و کارکردن دووەم زانین زۆر گرنگە لە ڕابردووە ڕەنگە وەک وتم زۆر کەس هەوڵیابێ بۆن منە خزمەت بە ژینگەکەی بکات هەوڵیابێ بۆن منە ژینگە دۆستێکی باش بێ بەڵام ڕەنگە لە زانینەکەی کێشەی هەبوو بێ قوتابخانەی سەوز هات ئەم زانینێشی ئەم بۆشایەشی پڕ کردەوە ئاستی زانینی ژینگە دۆستانی زۆر بەرز کردەوە یعنی کارێکی کرد کە بۆ نمونە شتێک ئەگەر لە ڕابردوو ئازمونت لێ نەبوو بێ بەبێ بەرامبەر ئەزمونێکی باشی پێایی لە ڕابردوو ئەگەر زانیاری لەسەر بابەتێکی ژینگەی نەبوو بێ لەسەر زۆر بابەتی جۆراوجۆر قوتابخانەی سەوز زانیاری پێایی کەواتە زۆر گرنگ بوو بۆ ئێمە کە قوتابخانەی سەوز هەبێ لەبەرەوەی ئێمە گەر دۆستی ژینگەش بوو بین ڕەنگە زانیاریەکەمان بۆ ئاستە نەبوو بێ بەڵام توانی هاوکارێکی باشی ئێمە بکات و لەگەڵ ئەوەشا چەندین کەسی کرد بە دۆستی ژینگە چەندین کەسی کرد بە هاوڕێی ژینگە و لە دوای قوتابخانەی سەوزەوە چەندین گروپی ژینگە دۆستی دروست بوو کە کاریگەری زۆر باشی هەبووە ئەمڕۆ لە دنیادا پارەیەکی زۆر سەرف دەکرێت دەعمێکی زۆر دەکرێت هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی یاساییەوە حتا لە ڕووی یاساییەوە وە نمونە من تازە خوێن بۆ لە بەریتانیا بڕیاریان دەرکردو ئەوانەی کە دار دێنن تەختە دێنن لە وڵاتانی جیهانی سیام دێ بە شێوەیەکی تەندروست بێت و هەتا هەندێک ڕێکخراوەکان ڕخنیان لەوەی گیران ئەگەر تەندروست مانای چیەک دارەکە کە بڕاوێت مانای تەندروستی نامێنێت بەڵام ئەوانەیە کە مەسەڵەن دایانی حکوومەت یا دەوڵەت یا پەیوەندیدار ئەو مستەڵحە بەکارێن کە بە شێوەیەکی تەندروست لە ڕاستیدا لەبەرەوەی ئەمڕۆکە تەکنەلۆژیا بە جۆرێک پێشکەوتووە کە تەواوی ژیانی خەڵکی داگیر کردووە و منداڵەکانمان لە سەرەتای یعنی تەمەنیان و قسە نازانن هەموو جۆرەکانی بڵین ئەنتەرنێت و مۆبایل و ئەو شتانیان پێەیە زۆر گرنگە کەوا ڕێکخراوە ژینگەییەکان و پرۆژەی لە شێوەی قوتابخانەی سەوزە پێش بکەون و لە ڕووی ئەنتەرنێت و سۆشیال میدیا و هەموو جۆرەکانی تری بڵین تێلیگرام و سناپچات و هەموو ئەو جۆرانەی تریکەوە لە ئەنتەرنێتە هەیە پێویستە بڵین پێش بکەون و بڵین بابەتیان بەو شێوازە بڵاو بکەنەوە لەبەرەوەی زۆرترین خەڵک ئەیبینێ و خەڵک زۆرتر سوودی لێوەرەگرێ و بە ئاسانیش ئەگاتە دەست خەڵک و ئەمە ڕۆشنبیریەکی گشتی زۆرتر بڵاوەکاتەوە لە دەربارەی ژینگە و ژینگە دۆستی لە ڕاستیدا ئەم جۆرە پرۆژانە لە پێگەیاندنی تاک یاخود بڵاوکردنەوەی هۆشیاری و گەیاندنی پەیامی ژینگەیی بۆ تاکەکان گرنگە لەبەرەوەی وەکو وتمان خەڵک بەگشتی ئەمڕۆ لەگەڵ تەکنەلۆژیا ئاشنا بووە و لەگەڵ سۆشیال میدیا تێکەڵاو بووە کە بوون بە دوانەیەک لە یەکتر جیا ناکرێنەوە و پێم وایە زیاتر یعنی بڵێ خەڵکێکی زۆرتر ئەتوانرێت لەم ڕێگەیەوە هۆشیار بکرێتەوە و پەیامە ژینگەیەکانیان پێ بگات و خۆیان بە چۆنەڵێ لە سەرقاڵی خۆیان بە ئەنتەرنێتەوە ناوبەناویش ئەم جۆرە پەیامانیان پێ بگاوە ئەم جۆرە کۆڕ و ئینانە ببینن ئەم جۆرە بڵاو کراوە ئەنتەرنێتیانە ببینن بۆ ئەوەی کەوا ڕۆشنبیریەکی گشتی هەر هیچ نەبێت سەرەتایی دەربارەی ژینگە و ژینگە دۆستی بزانن و ئێمە بتوانین بەلایەنی کەمەوە تاکێکمان هەبێ ڕۆشنبیریەکی سەرەتایی هەبێ دەربارەی ژینگە گرین سکوڵ ئەوێت کە تاکەکانی کۆمەڵگا هۆشداریان باتێ سەبارەت بە ژینگەی کوردستان کە ئێمە بەداخۆ لە مەنهەجەکانی خوێندنی کوردستاندا ئەوەمان نییە کە سەقافەتی ژینگەیی لە تاکەکاندا پێ بگەێنین بۆیە قوتابخانەی سەوز لە نەبوونی ئەوەدا دروست بوو و کار بۆ ئەوەش دەکات و سەرڕای ئەوە تەنها سیمینارەکان و خولەکانمان تەنها بۆ گەورە نییە چەندین خول و سیمینارمان پێشکەش کردووە بە منداڵ تایبەت بە منداڵانن ئامانجەکانی قوتابخانەی سەوز بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەیی بۆ نێو هەموو خێزانەکان پێگەیاندنی تاکەکانی کۆمەلگا وەک پارێزەری ژینگە پەروەردەکردنی دروست بۆ تێگەیاندن و پێگەیاندنی منداڵان
وەک نەوەیەکی سەوز، پێگەیاندنی ڕاهێنەری ژینگەیی، هاندانی تاک بۆ بەشداریکردن لە کۆنفرانس و کۆنگرە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی تایبەت بە ژینگە. من دوو تا ئێسەوەی ئاگدار بم لە بیرم مابێ بڵێن دوو خولی ژینگەیی پێشکەش کرد کە لە تلگراما بوو ڕاستەخۆ بەس خۆشە بوو ئەو خولەش فیس تو فیس بووە، ینی هەر قسەکردن نەبووایە، چونکە من بزانم چەندێک لە بەشداربووەکانم ئاگیان لە منە کاتێ شتێکیان پێڵێم مەشغوڵ نین یا بۆ شێوەیە. بەڵام ئەوەی من بزانم کە هەر پرسیارێکمە کرد چکێکم شێوازی خولەکان وابوو ئەبوو تۆوا لە بەشداربوو بکەی بەردەوام لەگەڵت بێت پرسیاری لێپی وەڵامە باتەوە. زۆر خۆشحاڵ بوون و حتا هەڵسەنگاندنەکانیشا زۆر باش دەرچووکەواتە پەیامەکە گەشت بۆ جێگەی خۆی ئەگەر لە 300 کەس 10 کەسیش 12 کەسیش ئەم پەیامی پێگەشت پێ هەر زۆرە لەو کاتەیە، چونکە ئەم 10 کەسە ئەگەێنێ بە 10 کەسی تر خۆی ئۆتۆماتیکیان چییە بێت بڵاوە بێتەوە زانست ئەو پەیامی کە من یاومە بوو بە ڕێگەی ئەو پرۆگرامەوە و لە هەمان کاتیشە ئەتوانم بڵێم هەڵسەنگاندنەکان کە بینیومەتەوە ڕڤیوەکان هەمووی زۆر زۆر باش بووە، ئەگەر باش نەبووایە جارێکی تر ناونووسی نەئەبەوە بۆ خولێکی تر و بۆ پرۆگرامێکی تر یاخود لە ڕێی سیمینارەکانەوە. ڕاستە زۆر کات کێشەی قەتع و ئەنتەرنێت و پرۆگرامەکە ئەمانە کێشانەیەتە بەردەمان، بەڵام سێرێکی کە داخلی پرۆگرامەکە بیتۆ دوای چارەکێ 20 دقەش سێرەکەی بەشدار بوو هەر چاوەڕێی تۆیە کەواتەمە خۆشەویستیەکە بۆ ئەوەی کە سوودمەند بووە لە پرۆگرامەکەی تۆ. ڕاستێکی من زۆر پرۆژە ئۆنلاینەکەم زۆر پێ باشە، چونکە لە هەموو کاتێکە تۆ ئەتوانی ئەمە هەر بهێڵیتەوە. وتم ئەمە هەڵقوڵای زەمانێکە کە پێمانەوە زەمانی کۆرۆنا و کەرەنتین و ماڵەوە، بۆی ئەتوانی وەکو قاڵبی خۆی لە سروشتی خۆیان بهێڵیتەوە، عین دەستکاری نەکەی پرۆگرام کە بەڵام ئەتوانن لایەنە عەمەلیەکانی هەنێشت عەمەلی هەیە من باسێکەم ناتوانم تەطبیقیکەم لەو کاتێ ئەتوانین ئەمە بکەی بۆ وەرکشۆپێکی عەمەلی بچێتە ناو باز ینی بچێتە دەرەوەی ئەلکترۆنیەوە ئەو کاتە موعید وەربگیرێ ئیشی حەقلیە مەیدانیە چۆنە ئاوا ڕێک بخرێت جارێکە ناڵێم بچێتەوە قاعە بەڵکو لایەنە نەزەڕەکەی لێرەیە ئاماژە بێ بکرێ و لایەنە عەمەلێکی بچێتە دەرەوەی ئەنتەرنێت و لاپتۆپ و ئەو ئەپلیکیشنانە ئەنجا بچن بە تەطبیقیکەن کێشەکان یاخو بیبینن شوێنەکان ببینن. بەسە من باسی کێشێکی ژینگەی تانجەرۆی بۆکەم مەفروزە موعیدێکیشیان لێ وەربگرم کە ئەمە بە چای خۆیان ببینن هەر بە ڕسم نەیبینن ڕۆژێکیان بۆ دانێم بڵێم با بچین تانجەرۆ ببینین بۆ نمونە یا با بچین فلان کێشەی ژینگەی ببینین ئەمەش خۆی لە خۆیان هاوکاری ئەبێت ئەگەر هاتوو بتوان پەرەی پێ بەنزاتر. طبیعی خولی ئۆنلاین و خولی ڕوبەڕوو دووشتی جیاوازن بەڵام هیچیشیان بێبەش نین لە ئەوەی کە زانیاریکی زۆر باش بن بە بەشداربووەکانی. بۆ نمونە من هاوڵاتیەکی شاری سلێمانیم بەشداری لە خولێکی ئۆنلاین ئاکەم لە هەولێر دەکرێ ڕەنگە گرفتم بۆ دروست بێگەر من بتوانم بچمە هەولێر و بەشداری خولەکە بکەم ئەگەر ڕوبەڕوو بێ بەڵام ئەگەر بە ئۆنلاین بێت وەکو هاوڵاتیکی هەولێری منیش لێرەوە توانم سوودی لێ وەربگرم و بە پێشەوانەوە خولێک لێرە ئەکرێتەوە بۆ هاوڵاتیکی هەولێری بە هەمان شێواز بێ. بۆیە لە خولە ئۆنلاینەکان جێدەستیان دیارە و کاریگەری زۆر باشیان هەیە و توانیویانە بەو ئامانجە بگەن کە بۆی دروست بوون. بۆ بابەتی مدمن بوونیش بە ئۆنلاین و ئەنتەرنێت و ئەو جۆرە شتانەوە بەداخەوە ئەڵێم کرانەوەی بابەتی ئەلکترۆنیات بەڕووی کوردستانە لەپڕ بوو هیچ ئامادەکاریمان بۆ نەکرد زۆر خراپ بوو. بە بڕوای من خول و سیمیناری ئۆنلاین یەکێکە لەو چارەسەرە زۆر باشانەی کە کاریگەری هەیە لەسەرەوەی کە ئەم مدمین بوونە بە شێوازێکی سوود بڕوا نەکەوەی بۆ منە مدمین بی بەوەی کە بەردەوام سەیری کۆمەڵە شتێ بکەی کە کاتی پێ بەسەربەری هیچ باشیش نەبێ لە بەرامبەرە تو هەر مدمین بووی گریمان هەر مدمین بووی بەڵام دەی بەشداری خولێکی ئۆنلاینەکەی بەشداری سیمینارێکەکەی ئەمەیان وعید و زیاکە هۆشیاری زیاکە کاریگەری زۆر باشتری هەبێ لەسەر کردار و جوڵەکانت و لە بەرامبەرە جوڵە یاخود خولە ڕوبەڕوەکانیش بەفعلی کاریگەری هەیە. بۆ نمونە هەزار جار ڕەنگە بە کەسێک بڵێ فڵان شت بکە وەک ئەوە نەبێ خۆت جارێ لە بەرچاوی ئایکەیت و جاری داهاتوش خۆشی لەگەڵ تایکاتەوە بۆیە هەردووکیان بەقەد کاریگەری خۆیان یا بەقەد بوونی خۆیان کاریگەریان هەیە و لە ڕاستیش لە قوتابخانی سەوزەوە کە بە ئۆنلاین سیمینار و خولکراوە خەڵک سوودمەند بووە خەڵک زۆر لێ سوودمەند بووە و لە خولە ڕوبەڕوەکانیش بە هەمان شێواز لە کۆتاییش هاواکەوێتەوە سەر تاکی ئەو بەشدار بووە خۆی ئایا چۆن ئەتوانێت سوود لە ئۆنلاینەکە ببینێ و چۆن ئەتوانێت سوود لە خولە ڕوبەڕوەکە ببینێ.
قوتابخانەی سەوزدا مەزرا کۆمەڵێک سیمیناروی ڕێخست و کۆمەڵێک بەشداربووی زۆر هاتن بەرەو پێشچوونیان بەرەو سیمینارەکان دەکرد و خۆشحاڵی خۆیان ڕادەبینی و پاشان وردە وردە زۆر بوو بەشداربووان کە ئێستا هیچ سیمینار و خولێکمان ناگات دەکەمتر 150 بەشدار بوو لە ماوەی 9 مانگدا 8 خولی ژینگەیمان بۆ 1993 ڕاهێنرا و ئەنجام داوە لەگەڵ 12 سیمیناری ژینگەیی بۆ 1958 بەشدار بوو و کۆی گشتی هەمووی بە خول و سیمینار و ژینگەییەکانەوە نزیکی 2751 بەشدار بوو ڕاهێنرا و سوودیان لە قوتابخانەی سەوز وەرگرتووە. ئێستا باسێکی ئەکاونتەکەی گرین سکۆڵەکەین لە تێلەگرام کە ئەمە ئەکاونتەکەی گرین سکۆڵە لە تێلەگرام کە نزیکی 1549 بەشدار بوومان هەیە کە خولەکانمان لە تێلەگرام و پێشکەش دەکەین. دوێنێ شەو سیمینارێکی ژینگەییمان هەبوو ئاخر سیمیناری ژینگەییمان بوو کە لەسەر دووبارە بەکارهێنانەوەی ئەو ئاوەڕۆکانی هەرێمی کوردستان هەروەها لێرە چەند ئەدمینێک ئەم قوتابخانەی ئەکاونتی قوتابخانەی سەوز بەڕێوە دەبن و آخر سیمینارمان ئەمە بوو کە دوێنێ شەو پێشکەشمان کرد لەلایەن بەڕێز کامیران عزیز مەحموود پێشکەش کرا کە ماستەری هەیە لە زانستی خاک و ئەودا هەروەها لە گرین سکۆڵ لە پیجیشی هەیە لە فەیسبوک و لە کۆتایی هەموو خول و سیمینارێکدا ئێمە بڕوانامە بۆ بەشداربووەکان دروست دەکەین. حەزەکەم لێرە نمونەی چەند بڕوانامەیەکتان پیشان بدەم. ئێستا ئەمە یەکێکە لە بڕوانامەکان کە لۆگۆی ڕێکخراوی سروشتی کوردستانی لەسەر لەگەڵ لۆگۆی گرین سکۆڵ و هەروەها لۆگۆی زانستە کۆلێژی زانستە کشتوکاڵیەکان. ئەمە نمونەی ئەو شەهادانەیە کە بۆ بەشداربووەکان دروستی دەکەین. خولە بەردەوامەکانی قوتابخانەی سەوز، ژینگە و هۆکارەکانی پیسبوون، یاساکانی ژینگە، پێگەیاندنی منداڵانی ژینگە دۆست، پەروەردەی ژینگەیی، زاراوە ژینگەییەکان بە ئینگلیزی، پێگەیاندنی سەرکردەی ژینگەیی. طبعاً کات ئێم باسی وانە ئەکەن چەند وانە چەند خاصێتێک لە خۆی گرێ مەفروزە ئەو کەسی کە تۆ وانی پێڵێتەوە ڕوبەڕوو بێت واتە چاوت لە چاوی بێت هەتاوەکو تەواوەتی ئەو پەیامی کە تۆ ئەتەوێت بگاتە دڵی بەرامبەر ئەو کاتە ئەو توانێت لە خۆیان بەرجەستەی بکاتەوە. بەڵام لێرەیە کە ئێمە باس لە گرین سکوڵەکەین خۆم چەند جارێک لەوێ دەرسم وتۆتەوە و ترێنینم بە کۆمەڵێک ژینگە دۆستان کردووە. لێرە ئەتوانین بڵێن گرین سکوڵ خۆی هەڵقوڵاوی سەردەمانێک بوو کە کەسایەتیەکان لێکرد دابڕابوون واتە ئێمە نەمانتوانین بچینە هۆڵەکانەوە ئەم پەیامی ژینگەیانە بگەێنین بۆیە گرین سکوڵ دروست بوو. خۆی لەخوا ئەمە باشێکی زۆر بوو کە توانی کۆمەڵێک کەس لە خۆی کۆبکاتەوە لە چوارچێوەی ماڵەوەیە بەس لە هەمان کاتیشە پەیامێکی ژینگەیی گوێ بکەوێ یاخوو بەرچاو بکەوێ. لێرە ئەمە قازانجێکی زۆر باشە لێرە کە تۆ ئێمە توانین بە دوو شێواز پەیامی ژینگەیی بگەێنین بە مرۆڤایەتی. جارێک لەناو هۆڵەکانە ئەگەر ژیان ئاساییە جارێکیش لە ڕێی ئۆنلاین و ئەو ئەپلیکیشن و پرۆگرامانەی کە سەردەمیانن و تازان ئێمە توانیوەکو لە ڕووی زانستیشەوە بەکاری بین جارێکی تر سوودەکەی پێ بگەینەوە بە کۆمەڵگانەوەکو ئێمە لایەنە خراپەکانی ئەلکترۆنی باس بکەین. بەڵام لێرە خۆم کە دەرسم وتۆتەوە ناو گرین سکوڵاتەنە خەلەلێک کە ئەبینم لەناو ئەو پرۆگرامەیە هەبێت ئەویش بوونی کاتەکانی وانەوتنەوەیە. ڕاستی ئێمە هەموو ئەم ئیشە ئەەکەین بۆ خزمەتی مرۆڤایەتیە واتە نابێ زەرەرێک بین لە کۆی پرۆسی فەسلەجە و جەستەیی و زهنی مرۆڤەکان. بۆیە کاتێک کە باسی گەیاندنی وانەیەکی زانستی ئەەکەی مەفروزە لە کاتی بەیانیان نابێت چونکە بەیانیان کە هەموو مرۆڤێک لە خەوڵسێ جۆرێک لە هۆرمۆنی ئاکتیڤیتی سیرۆتۆنین ئاکتیڤە لە جەستەیە ئەبێتۆ لەو کاتە زانیاری پێبێ هەتاکو لەو کاتە ئەو نەشاتی هەیە. بەڵام لە کاتی شەوانە مەفروزە هەموو تاکێک لە کاتی ئیسراحەت و چونە ناو جێگا و خەوابێ. ئێمە کە یەن پرۆگرامەکانمان کەینە 9 شەو 10 شەو تۆ وا لەو کەساکی ئیجبارێکی لە سەعات 9 تا 12 تا 11 بەخەبەر بێت. یعنی ئەمەوە ئەکە
لە ڕووی فەسلەجێ جسمیەوە ئەو کەسە تۆزێک شێوێنی ئێمە باسی ژینگەی ناوەوەی خۆشمان هەرە بێ بکەین نەگەر ژینگەی دەوروبەری خۆمان بۆیە من دائما اقتراحی ئەوم کردووە حتا خۆم کە هاتووم دەرسم تۆ یەکێک لە شەرتەکانم ئەوە بووە وتما بێت لە بەیانیان نابێ ئەمە خاڵە سەرەکیی لەبەر تەندروستی ئەو کەسانە بووە کە من پامەکان ئەگەێنمێ ئەوکو ژینگە بەڵام خاڵی دووەمیشان ئەگەر ئێمە بینەوە جارێکتر ئێمە لە ناو کۆمەڵگەی خۆمانە هەموو خێزانێکی کورد تێکەڵاوێکی زۆرمان هەیە لە شەوانە هاتوو چۆ و خزمایەتی ئەو زۆرە لەوەچێ هەم ڕاهێنەرەکە لایەنە کۆمەڵایەتێکی لەو کاتەیە لە شەوە ڕێگەپێیراو نەبێت کە بەردەوام بتوانێت کۆنتاکتێکی ڕاستەخۆ لەگەڵ بەشداربوانی بکات زوو بپچڕەیە قەتە بێ یاخود بەرامبەر بە هەمان شێوە بەردەستی گیرا بێ یعنی زۆر کات لەوچێوە من خۆم کەسانێکم بینەوەکو ڕادوێ ینی هینەکی کرۆتە گوێ و خەریکی ئیشی کە بووە ینی ئەمە ئەتیادیە ینی هەمان کات ئیشێکترەکە و گوێشی لە پامەکەی منە بەڵام وە باشترە پێم وتی پامێک باشتر ئەگاتە بەرامبەر کە فەیس تو فەیس بێ ڕاستەخۆ تۆ پامەکە لە چاوەوە بگێنی بە چاوی بەرامبەرەکەت. قوتابخانەی سەوەز لە ماوەی 11 مانگدا 11 خولی ژینگەیی کردوێتەوە و 1259 کەس بەشداری تێدا کردووە. لە ماوەی 15 مانگیشدا 20 سیمیناری ژینگەیی پێشکەش کردووە 3690 کەس بەشداری کردووە 2000 ڕاهێنرا و سوودمەندبوانی سیمینارەکانیش بگەێنە 5000 بەشدار بوو. داگیرکاری و دژمنکاری و بۆمبارانی هەردوو وڵاتانی ئێران و تورکیا بۆ سەر سروشتی کوردستان کە ئەمە بووەتە هۆی دەربەدەربوون و جێلەکردنی ژمارەیەکی زۆر لە ئاژەڵ لە باڵندە لە مێرووەکان لە هەموو بوونەوەرەکان لە شوێنی خۆیانە یعنی بۆتە هۆی تێکدانی کۆی ئیکۆسیستەمی کوردستان. ئەمەش دیسانەوە ئێمە باس لە لایەنە ئەمنیەکانەکەین بەڵام باس لەم لایەنە ناکەین. کەس نایە چیرۆکێک کات لەسەر چیرۆکێکی ڕۆژنامەوانی بکات لەسەر ئاژەڵێک کە بەهۆی بۆمبارانەکانی تورکیاوە جێلەق بووە یان بڵێن کوژراوە. ئەوەی بینەری بوون ڕاو سەرنجی میوانەکان بوون تایبەت بە پرۆژەی ئۆنلاینی ژینگەیی قوتابخانەی سەوز سەرڕای گرنگی و بایەخی پرۆژەی ئۆنلاینی ژینگەیی بەڵام ئەم پرۆژە ئۆنلاینانەش بێکەم و کورتی نین بۆیە ئەو لایەن و ڕێکخراوانەی کە کار لەم پرۆژە ئۆنلاینە ژینگەیانە دەکەن بۆ گەیاندنی پەیام و بابەتە ژینگەیەکان دەکرێت کاری زیاتر بکەن بۆ پڕکردنەوەی کەم و کورتیەکان تا بەرنامەیەکی دیکەی ژینگە پارێزی هەر شاد بن.